خەریکی کاری ئۆنلاینم و هەروەها لە فیسیڤالەکانیشە بەشداری یەکەم و بۆ سابوون فرۆشتن. فیسیڤالەکە لێرە 6 ڕۆژ بەردەوامە بێ لە دوێنێەوە دەستی پێکردو تاوەکو 28 مانگە لە کاتژمێر 9 بەیانیەوە هەتاوەکو تاکو 5 ئێوارە بەردەوامە بێت. من لێرەوە سابوون بەشداریم کردووە لێرە لە پێشانگاکەیە زۆربەی شتەکانتیایە هەم لە خواردن هەم لە ئیشی دەستی هەم لە کاری حازریش بەشداریان تێدا کردووە. زۆر گرنگترە چونکە ئۆنلاینەکە تەنها ئەو نەفرە توانێت بەس بە ڕسم ببینێت بەڵام لێرە توانێت شتەکە ببینێ ئەم دیدیویکە هەم بۆنی ئەگەر ینی بۆنکردن بێت توانێت بۆنی کا توانێت دەستی لێبە شتەکە بە بەرچاوی خۆیەوە بینێت توانێت لەرە مەعاملەشی بکات خۆشترە ڕوبەڕووە کارکردنی ژنان تا ئاستێکی باش گرنگە چونکە لە ئێستا دنیاکە وای لێ هاتۆ پێویستە ئافرەتانیش گیش بکەن سابوونەکانی ئێمە جیاواز لەگەڵ سابوونەکانی مەسڵات چونکە هیچ موادێکی کیمیایی تێدا بەکار نایەت سابوونەکانمان بە زەیتی زەیتونی ئەسڵ دروستەکرێن هەمانە بە زەیتون ئەمانە بە مێخەکە و هەمانە بە زەردەچەور دروستەکرێت توانی بۆ مناڵ بەکاری بێنی هەم بۆ قژ هەم بۆ پێز هەم بۆ جسمە توانی بەکار بێنرێ چونکە خاڵێ لە موادی کیمیایی. دیارە ئێمە وەکو گروپی خەیاڵی خانمان بانگێشکران لەلایەن ڕێکخراوی برەودانی گەنجانەوە لەم چالاکیە کە بەشداریمان کردووە بۆ ماوەی 6 ڕۆژە خایەنێت لە کارگەی جگەری سلێمانی لە کۆمەڵێک کاری هوەری و دەستڕەنگینی پێک هاتووە چالاکیەکە دیارە کۆمەڵێک گروپات بەشداری کردووە ئێمەش وەکو گروپی خۆمان بەشداریمان کردووە خۆشحاڵیەوە گەنجێکی زۆری دانەمەزراومان هەیە ئەمەش نابێتە هۆی ئەوەی کە ئێمە ناومێت بین ئەکرێ بڵێم گەنج هەیە دامەزراوە خوێندنی تەواو کردو بەڵام لەو بوار و حەز و خولیایی خۆی وەرنەگیراوە کە پێشتر ئاواتی بووە پێی بکات لەبەرەوە من شخصی خۆم لە هەر حەزم بەکاری هوەری و ڕسم کێشان بووە سپاس بۆ خۆیان جامیعەم تەواو کردو بەڵام لە ئێستا حەزەکەم بەردەوام کاری هوەری ئەنجام بدەم ئەمەش هەلێکی باشەکردنەوەی ئەم پێشەنگا و چالاکی فیستیڤالانە هەلێکی باشە بۆ گەنجان کە بتوانن توانە و بەهرەکانیان بخەنە ڕوو کە زیاتر خۆی ئەبینێتەوە لە کاری ئۆنلاین ئەوانەی کە پەیجیان هەیە دێن لە پێشەنگەکانیشتا بەشداریەکەن.